دوای 14 مانگ لە وەستانی گەشتی عەمرا بەهۆی ڕێکارەکانی ڤایرۆسی کۆرۆناوە جارێکی دیکە گەشتەکان بۆ وڵاتی سعودیا ئاسایی بوونەوە و لە فڕۆکەخانەی نێودەوڵەتی سلێمانیەوە یەکەم گەشتی عەمرا ئەنجام درا. عەمرەکاران خۆشحاڵن باکردنەوەی گەشتەکانی ماڵی خوا و هیواخوازن جیهان لە پەتای کۆرۆنا ڕزگاری بێت و سێکتەرەکانی دیکەی ژیانیش ئاسایی ببنەوە. هەر ڕێت یعنی ئینسان چۆن بڵێن دڵی هەموو نێبێەوەیە. من تا ئێستاوە 12 جار دەچم 12مین جارمە سپاس بەخۆی گەورە واز دەکەم معنی هەر نەچووم ئەگەر دەگەڕێەوەیان هەست ناکەی کە چووی بەردەوام دڵتە لەوەیە تەحموول ناکەی زۆر خۆشە سپاس دەکەم. بەپێی زانیاریەکان بڕیارە 28 مانگی داهاتوو گەشتێکی دیکەی عەمرا ئەنجام بدرێت و بەڕێوەبەری کۆمپانیایەکی حەج و عەمرەش دەڵێت بە بەراورد بە ساڵانی ڕابردوو لە ڕووی نرخەوە گۆڕانکاری بەسەر سەفەری عەمرە داهاتووە چونکە تێچووی هوتێل و فڕۆکە بەرز بوونەتەوە و کۆمپانیاکانیش نرخەکانیان بە ناچاری بەرز کردوتەوە. یەکەم گەشتە کە لە کوردستانی عێراقا جێبەجێ ئەکرێت ئومێدەوارم ئینشاءڵڵا کە ئەخباری خۆشتر بیستین کە ئەو لەمپەر و کۆتانەی کۆسپانی کە خراورەتە ئەم ڕێگایە لا ببرێت و ئینشاءڵڵا حاڵەتی عمرەکاران بگڕێتەوە جاری جاران و طبیعی بە ئاسانی عمرەکار بچێ عمری خۆی جێبەجێ بکات و بگەڕێتەوە ئینشاءڵڵا. حەجیان ئەمە ئاسایی بۆتەوە گەشتی عەمرەیان ینی چۆنێەوە ئەو گەشتتان ڕێخستووە؟ بەداخەوە بە تەواوی ئاسایی نەبووتەوە لە قۆناغی ئێستا هەمومان دەزانین پێشتر بە بۆنەی کۆرۆناوە زیاتر نزیکی لە 7 مانگ هیچ کەسێک نێتوانین هەتا لە ئەگەر لە وڵاتی سعودیش بۆە داخلی مەسجد الحرام بێ مەسجد نەبەوی بێت بەڵام لە دوای با بڵێن مانگی دەیپارەوە وردە وردە بە پێی ڕێنمایی تازە عمرە کراوەتەوە. بەڕێوەبەری حەج و عەمرەی سلێمانی نیگەرانە لە ڕێشوێنە توندەکانی حکومەتی سعودیا بۆ عەمرەکاران و داوا دەکات ئاسانکاری زیاتر بکرێت بۆیان هاوکات جەخر لەوەش دەکاتەوە کە لە هەرێمی کوردستان کار ئاسانی کراوە بۆ هاوڵاتیان تا بتوانن بەبێ گرفت دەست بکەنەوە بە ئەنجامدانی گەشتی عەمرا. ئێمە هەموو ئاسانکاریەکمان بۆ کردوون ئینشاءڵڵا بۆیکەوە بە ئاسانترین شێوە لە فڕۆکەخانەکانەوە گەشت بکەن و وەلا شوێنەکانی تریشە. ئاسانکاریەکانی ئێمە تەنها داوای فەحسمان لێ کردوون ئەوەی کە پێویستە مەسەڵەن جەوازەکانیان تەمەنیان ئەوەی کە سعودیە کردوێتی بە مەرج بەسەر ئێمەوە بە نیسبەتی ئێمەوە هیچ ئێمە هیچ شتێکی قورسمان نییە لەسەر گەشتیارەکانی خۆمان بەعکسەوە ئاسانکاریشمان و پێشمان خۆشە کە جەنابیان خەڵکان دەستکەنەوە بە سەفەرەکان و گەشتی عومرە بەڵام داینی سعودیە بەڵێ ئەرەوەڵات تەشەدوداتیان زۆرە تاقیداتیان زۆرە لەبەرەوە تۆزێک ینی زەحمەت بووە بەڵام بابای زیارەتکار کە دیارە بای هەر ئەوەندەش چێژی لێ ئەبینێ. ئەو کەسانەی بەنیازی ئەنجامدانی گەشتی عەمرەن پێویستە پێشتر پشکنینی ڤایرۆسی کۆرۆنا ئەنجام بدەن. هەر کەسێک پشکنینەکەی پۆزتیڤ بێت ناتوانێت گەشتەکەی ئەنجام بدات و دوا دەکەوێت. مەرجی تەمەنیش دیاری کراوە کەسەکە نابێت تەمەنی لە 18 ساڵ کەمتر بێت و لە 50 ساڵیش زیاتر بێت. ڕانیار عوسمان کەناڵی پەیام سلێمانی.